شەڕ و پێکدادانەکانی نێوان حیزبڵڵا و ئیسرائیل چڕتر بۆتەوە لەو کاتەوەی حەسەن نەسڕوڵڵا سەرۆکی حیزبڵڵای لوبنان ڕایگەیاند کوشتنی ساڵح عەروری ڕێبەرێکی باڵای حەماس لەلایەن ئیسرائیلەوە بێسزا تێپەڕ نابێت. وتەکانی نەسڕوڵڵا بۆتە مای ترس لە هەڵگیرساندنی شەڕێکی نوێ و سەرتاسەری بە تایبەتی لە نێو کریستیانە مارۆنیەکانی لوبنان. ئەلیس لە شاری کەرەم ئەلزەیتون دەژی کە یەکێکە لە گەڕەکەکانی ڕۆژهەڵاتی بەیروت لە ژێرزەمینێکدا لەگەڵ هاوسەرەکەی کە ناوی بەشیرە و 6 منداڵەکەیاندا دەژی و چاوەڕێی منداڵی حوتەمن. لە ئێستا و لە لێواری نەهامەتیدایە ترسی ئەوەی هەیە کە ئەو شەڕە ژیانی لەناو بەرێت. ئەوەی من دەترسێنێت ئەوەیە شەڕەکە بگاتە بەیروت. نازانم چی لە منداڵەکانم بکەم، لەکوێ خۆمان بشارینەوە. ئێستا لانیکەم ئەگەر هەژاریش بین هەر دەتوانم بڕێک نانیان پێ بدەم. دواتر چی؟ خدا بمان پارێزێت. لەم کاتی نادڵنیایەدا خەڵکی دەڵێن تەنها ئیمان هێز و پشتیوانیان پێدەبەخشێت. ئێستا خەڵک بیر لەوە دەکەنەوە کە سیاسەتمەدارانی لوبنان و سەرکردەکانی جیهان توانای دۆزینەوەی چارەسەری خێرانەکانیان نەماوە و ڕوویان کردوتە خوددا. تەنها خودای تاکوتەنیایە دەتوانێت ئاسوودەیی و هێزمان پێ ببەخشێت بۆ ئەوەی هەنگاو بنێن بۆ داهاتوو. چێشخانەکەی مەریەم کە ڕێکخراوێکی خێرخوازی کریستیانە 3 ساڵ لەمەوبەر لە کاتی کەرەنتینەدا کرایەوە کە یەکێکە لەو ناوچانەی کە زۆرترین زیانی بەرکەوتووە بەهۆی تەقینەوە و کوشندە و گەورەکەی بەندەرەکەی بەیروت لە مانگی 8 ساڵی 2020دا. خۆبەخشەکان ڕۆژانە نزیکەی 1500 ژەمە خواردنی گرم بۆ ئەو کەسانە ئامادە دەکەن کە زۆر پێویستیان پێێتی. خەڵک دێن بۆ لای ئێمە دەزانن شوێنێک دەدۆزنەوە بۆ خواردن کە بتوانن خۆراکیان پێ بدەن بەبێ ئەوەی 1 سنت بدەن. پشت بەخوا هیوادارین بتوانین بەردەوام بین لە یارمەتیدانیان. بۆ زۆر کەس ئەم چێشخانەیە تاکە شتێکە کە ڕێگری دەکات لە برسیبوونیان. هەموو ڕۆژێک توانیوە 50 بۆ 6,000 لیرە نزیکەی $4 پاشەکەوت بکەم، بەڵام تەنانەت ئەوە بەس نییە بۆ کڕینی ساندویچێک. لێرە لە لوبنان برسێتی لە ئارادایە. لوبنان کە لە سەدا 8 دانیشتوانەکەی لە ژێر هێڵی هەژاریدا دەژین بە یەکێک لە خراپترین قەیرانە ئابووری و دارایەکانی مێژووی تۆمارکراوی وڵاتەکەیدا تێدەپەڕێ. بەهای دراوەکە لە پێش ساڵی 2009 دابەزیوە کاتێک 1500 لیرە بوو بە $1، بەڵام لە ئێستا 89,000 لیرەیە. لیرەی لوبنانی لە ئێستادا بەڕاستی بێبەهایە. ئەگەر جەنگ پەرەبستێنێ ئابووری زیاتر بچووک دەبێتەوە و لێکەوتەی مرۆیی وێرانکەری دەبێت. شەڕ و پێکدادانەکانی سنوور بەزاندنی نێوان حیزبڵڵای لوبنان کە لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێت و هێزی باڵا دەستە لە باشووری لوبنان و ئیسرائیل کە لاشتی ئۆکتۆبەرەوە دەستی پێکردووە زیاتر تاوی سندووە. هێزەکانی لوبنان کە پارتی ئۆپۆسیۆنی مارۆنی کریستیانیە داوا لە حیزبڵڵا دەکات خۆیان لە کردنەوەی بەرەی جەنگی نوێ بەدوور بگرن. بوونی حیزبڵڵا بۆ خۆی هەڕەشەیە بۆ سەر سەقامگیری وڵاتەکە. ئەمە تەنها کێشەی لوبنانیش نییە، بابەتێکی ناوچەیی و جیهانی و نێودەوڵەتیە کە پێویستە بە هەند وەربژیرێت. لە ئێستادا زۆربەی لوبنانەکان تەنها هیواخوازن شەڕی حەماس و ئیسرائیل وڵاتەکەیان نەگرێتەوە. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی نیکۆل دی ئیلۆ دەنگی ئەمریکا بەیروت.